مناوی خۆی بەخشندەی میهرەبان، حەمد و ثەنا و سوپاس و ستایشی بێپایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. برا بەڕێزەکانم، لە زنجیرە باسەکانمان دەربارەی ئادابە شەرعیەکان ئینشاءالله ئەمڕۆ باسی ئەدەبمانەکەین لەگەڵ خزم و نزیکەکانمانە. خۆشەویستەکانم، ئەدەب لەگەڵ خزم و خوێش و نزیکەکانە یەکێکە لە گەورەترین لقەکانی ڕەوشتی ئیسلامی، چونکە حەقی عەبد و حەقی خوا و حەقی عەبدی تیاکۆ ئەبێتەوە و ئەبێتە مایە ئەوەی کە کۆمەلگا زیاتر ببەسرێ بەیەکەوە و پەیوەندیەکانی نێوانیان پتە ببێ. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە و هەروەها ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم زۆر جەخت لەسەر مەسەلەی خزمایەتیەکەنەوە. خوای پەروەردگار لە قورئانە لە سوورەتی نیساء ئاەتی 1 ئەفەرمێ: واتقوا الله الذي تساءلون به والأرحام. ئەفەرمێ و خۆتان بپارێزن لە نافەرمانیەکانی خوای پەروەردگار کە بە ناوی ئەوەوە ئێوە داوا ئەکەن. زۆر جار ڕێ ڕێی خوا ئەمەم بۆ بکە. والأرحام و هەروەها خۆتانیش بپارێزن لە پچڕاندنی سڵەی خزمایەتی. هەندێک لە زانایانیش بە شێوەیەکی تریش تەفسیرەکەن، ئەڵێن واتقوا الله الذي تساءلون به والأرحام. خۆتان بپارێزن لەو خوایەی کە ئێوە بە ناوی ئەو خواوە داواکەن و بە ناوی خزمایەتیوە داواکەن. ڕوویتە لای کەسێ جاری وهەیە ئەڵێ برا لە ڕێی خوا لەبەر خاتری ئەو خزمایەتی کە هەیە لە نێوانمانە ئاوا بەڵێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثا فەرمێ هەر کەسێ ئیمانی هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی بە پەیوەندی خزمایەتیەکەی بگەیەنێ، نەی بچڕێنێ. لە حەدیثی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ناچێتە بەهەشتەوە ئەو کەسەی کە پەیوەندی خزمایەتی بپچڕێنێ، یعنی ئەم هۆکار بێ. ئەم ملاحەزەیە لێرە ملاحەزەیە وردە. شتە تۆ خزمێک کتێ قسەت لەگەڵا ناکە، بەس تو هۆکار نیت، یعنی ئەو کە قسەت لەگەڵا ناکە خۆی تاوانبارە. تو هەوڵ ئەدەی هەر لەگەڵیا بەردەوام بی، بەس ئەو ئەی بچڕێنێ خۆترەمە تاوانەکە لە تۆ نییە، ئەو کاتە تاوانەکە لە ئەوە. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ناچێتە بەهەشتۆ کەسێک کە سڵەی خزمایەتی ببچڕێنێ. ئەدەبمان لەگەڵ خزمە چۆن بێ بەڕێزان؟ چۆن ئێمە بتوانین ئەدەب لەگەڵ خزمە ببینە سەر، یعنی وەکو چۆن بێ ئەو ئەدەبە جێبەجێ بکەین. یەکەمیان چاکەیان دەرحەق بکەین، الإحسان إليهم. خی گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ وبالوالدين إحسانا وبذي القربى. چاکە لەگەڵ دایک و باوکتانە بکەن و چاکە لەگەڵ خزمەکان تا بکە. چاکەکردن، طبعا چاکەکردن بەڕێزان ڕێگا زۆرە، یعنی بۆ چاکەکردن مەسەلەن ڕووخۆشی، پێشوازیکردن بە جوانی، یعنی بەدەمەوە چوونی خزمەکانت، احتیاجەکانیان جێبەجێ بکەیت ئەگەر پێویستیان پێت بوو. ئەگەر توانیت و ئەوان پێویستیان پێ بوو هاوکاری مادی و معنەویان بکەیت. یعنی ئەمە جۆرێکە لە چاکەکردن بەرامبەر بە خزم و کەسوکار. دووهەم ئارامگرتن لەسەر ئازارەکانیان، لەسەر ئازاردانەکانیان. یعنی ئەگەر طبعا
هیچ کەسێ پارێزراو نییە لە خزم زۆر جار ئەڵێ بەردی گەورە لە نزیکەوە دێ. کوردم قسەی لە خۆڕایی نەکردووە. زۆر جار ئەوەی کە زەربەت لێدا کەسە زۆر نزیکەکانتە ئازار تەدەن قسەت پێکەن بوختیانت واڵە بەسن ئیتر ئەوەی نەشێ پێت یەکەن. سەبر لەسەر ئەوە ئەدەبی خزمایەتیە لەبەر خاتری خوای پەروەردگار. کابرایە کاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا من بڕێ خزم و کەسوکارم ئەچم پەیوەندی خزمایەتیان لەگەڵات ببەستم ئەوان ئەی بچڕێنن چاکیان بەرامبەرەکەم ئەوان خراپە جواب مەدەنە. ئیتر زۆری وت کابرا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر بەو شێوە بێ کە تۆ باسیەکەی ئەوە وەکە وایە خۆڵەکەوە بکەیتە چاویان و بەردەوام خوا یارمەتی تەدا لەسەریان حتا تۆ ئەوان وابن و تۆش وابی حتا ئەوان خراپ بن و تۆ چاکبی خوا زاڵتەکا بەسەریانە. خوا دایمەن نەسرەتی تۆ ئەدا. زۆر گرنگە بەڕێزان سەبرگرتن لەسەر ئازاری خزم و خوێش زۆر گرنگە. سێم لەو ئەدەبانەی کە ئەبێ هەمان بێ بەرامبەر بە خزم و کەسوکارەکانمان ئەوەیە کە فەزحیان نەکەین عەیبەکانیان ستر بکەین بەوەی کە بڵاوی نەکەینەوە. ئەگەر غەڵەتێکیان کرد مەسەلەن لەناو قەوما هەر کێشەیەکە نەبێ عەیب و عار و نوقسانیەکە نەبێ کوڕی کچی خوشکی دایکی کەسوکاری هەر عەیب هەر هەیە کەسمان بێ عەیب نیمان بڵاوی مەکەرەوە. تۆمەوە بووقێک هیچ نەبێ لەبەر چاوت بێمە خزمتە و هەر دروست نییە بەرامبەر بە هیچ موسڵمانێ بیکەی بەس بەرامبەر بە خزم دووجار دروست نییە. ئەگەر نهێنیەکی هەبوو گەیشتە تۆ بیشارەوە بیپارێزە نهێنیەکانی کەشف مەکە. ئەگەریش توانیت و گوێی لێگرتی نەسیحەت و ئامۆژگاریشی بکە لەبەر خاتر خوا. ئەگەر توانیت و ئەویش گوێی لێگرتی چونکە جاری وا هەیە تۆ ئەتوانی نەسیحەتەکە بێت ئەو گوێت لێ ناکرێ قسەی بۆ بکەی شاخەکە ئیتر مەجبور لێرەیە تۆ چار نییە بێدەنگ بی. چوارەم هەوڵ بدە تا بۆ تەکرێنە ناوان خزمەکانتە عەدالەت بە بەلایەکە مەڕۆ ئەولاکەی بەردە عەدالەت لەبین مامە و خاڵۆکانتە عەدالەت هاوسەنگی پارێزە مامەکانت لە ناو یەکە عەدالەتی بەرامبەریان پارێزە. ئێمە لە باسی تەربیەی کوڕە یان ئەولادە باسی ئەومان کردمان فەرق لە بینی ئەولادەکانت مەکە چونکە ئەبێتە مایە حەسادەت دوایی بغض و قین دروستە بێ لە بینیانە لە نێوانی مامەکانتی شاروا بکە لە نێوانی خاڵۆکانتی شاروا بکە لە نێوانی خزمەکانتە هەرکێ بە پلەی خۆی عەدالەت بپارێزە زۆر باشە. بەلایەکیانە لامەدە ئەولاکانی هەمالکەی ئاگات لە خۆت بێ لە بەخشینە ئەگەر هەدیەت کرد هەوڵ دە بۆ گەشتیان هەدیە بکە یا مەیکە. ئەگەر معاملاتێکی پارە هەبوو لە بینتانە چۆن هاوکاری ئەمەکەی کاتێ پێویستی پێ بێ ئەگەر ئەویش پێویستی پێ بۆ هاوکاری بکە. ئیتر ڕشتی تری شەهراوە. پێنجەم لە ئەدەبەکان کە پێویستە بەرامبەر خزم و دۆستەکانمان هەمان بێ ئەگەر کێشەیە دروست بوو لە نێوان خزمەکانتە یەکسەر هەوڵدە سوڵح بکە یەکسەر هەوڵی ئاشتی بدە قەت دەست نەبێ لە فیتوفاتە بەڕێزان مسلمان قەت فیتوفات ناکە مسلمان دووزمانی ناکە مسلمان ناڕوا شتی بچوو گەورەکاتەوە مسلمان شتی گەورە بچووکە کاتەوە مسلمان هەوێنە مسلمان ئەبێ ئاشتی بەرپا بکە ئامان ئەگەر ئێمە ئاوا بین بەڕاستی خوا لە خۆمان ڕازیەکەی دروست نییە هیچ مسلمانە لەگەڵ هیچ مسلمانێکی تر لە 3 ڕۆژ زیاتر قسە نەکە ئیتر پیاوم گەرەکە ئەمە تەطبیق بکە پیاوم گەرەکە ئەم حەدیسە تەطبیق بکە پیاوم گەرەکە کە تووڕە بووی نەیەلی لە 3 ڕۆژ تێپەڕ بکات تۆ هەوڵی ئاشتی بدە ئیتر بەرامبەرەکەت نایکە ئیتر خۆ تۆ گوناحبار نیت تۆ هەوڵی ئاشتی بدە. مسلمان لەوێ دەرەکەوێ براینە قسەی زل حەساو نییە ئیسە من لێرە دانشم سەفتەیکەم بۆتان لەسەر یەک ئاەت و حەدیث کاتی شتێکی عملی هاتە بەیان و من خۆم هەوڵم نەدا و کۆشەشم نەکرد ئیتر لەوێ دەرەکەوێ گشتمان بە قسە زیرەکین بە تایبەتی ملەتی کورد هەر یەکێ بگرە
پسپۆڕە لە قسەکردنا بەڵام لە عەمەلە چەندێک عەمەلمان هەیە ئەوە زۆر گرنگە من ئەڵێم تەحەداکەم ئەڵێم کێ هەیە بتوانێت ئەم حەدیسە تەطبیق بکە هیچ مسلمانێ بۆی نییە لەگەڵ هیچ برایەکی مسلمانە لە 3 ڕۆژ زیاتر قسە ناکە ئیتر تۆ چەندێک هەوڵت داوە تۆ ئەڵێ مامۆستا ئاخر ئەو نایکە تۆ هەوڵدە نەیکرد ئەو گوناحبارە تۆ لە گوناحەکە بێبەشن هەر کاتێک سڵەی خزمایەتیمان پچڕان تووشی ئەمانە ئەبین یەک ئەمان بەڕاستی ئەبێتە مانعێک لەوەی بڕۆینە بەهەشتۆ دوو لەوانەیە هەر لە دنیا خوای تەعالا بە خێرایی عقوبەمان بدا و سزامان بدا سێ بەرەکەت لە عمر و ڕزقمانە نامێنێ واللهی ئەوانەی سڵەی خزم ئەبچڕێنن ڕزق و عمریان کورتە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێ حەزەکە خوا ڕزقی فراوانکە هەر کەسێ حەزەکە خوا تەمەنی درێژکە با سڵەی خزمایەتی بەجێبێنی ئیتر پرسیار مەکەن لە مامۆسای ئاینی مامۆستا توخوا دوعایەکەم بۆ بکەم مامۆستا توخوا نازانم چییە بۆ ڕزقم کورتە پرسیار لە کەس مەکەن پێویستی بە پرسیار نییە سڵەی خزمایەتیەکەت بە جوانی جێبەجێ بکە پرس مەکە پێغەمبەری خوا فتوای بۆی دایی ئەم شێوە ئەم هینانەشە خاڵانەشە گرنگە بەڕێزان هەوڵ بدەین بۆ ئەوەی خزمایەتەکەمان پتەو بێ ئەم خاڵانە بکەین ماوەی جارە سەردانی خزم بکە بەس ئاگات لێ بێ ماوەی جارێ ها نەموتێ ئەوەنە سەردان کە بێزاریان کە نەموتێ ئەوەنە سەردان کە بێزاری کە ئەڵ ئیسە خوێ ضرورە بۆ ناو چێشت بەس بڕۆی چێشتەکە پڕ لە خوێ بکەی وەڵای برا کەس ناتوانێ بیخوا تێگن ئەوەنە بچۆ ڕێزت بگرن ئەوە زۆر گرنگە ماوەی جارێ سەردان بکە ئەگەر طبعا ئەمەش يعني ئەگۆڕێ بە پێی دەرەجاتەکان سە خزم وایە دەرەجەیەکە هەیە دەرەجە سە باوکو دایک دەرەجەیەکە خوشک و برات دەرەجەیەکی کەمتر مامە و خاڵۆ دەرەجەیەکی کەمتر ئیتر طبعا حتا دوورۆ بێتەوە بە پێی پێویست ئەوەی کە ئەمانتە ئەمە وێسیاوی ئەو لاگ لەی نابێ بکە تەلەفۆن لە هەر ڕێگاکانی تەلەفۆن زۆر زۆر گرنگە پەیوەندی تەلەفۆنی بە پێی پێویست ئەگەر نەخۆشێکی بوو احتیاجێکی بوو بەشداریکردن لە مناسبات و بۆنەکانە لە سووریا بە لە بۆنەی حرامانە من نەسیحەتتانەکە لێژ آخر مامۆساوتی وەڵی مەجبور بەشداری بکەین بەخوا شایەکەن فەقیرانە ڕۆن لەو دەشتە تۆزی هەڵەپەڕن با منیش بچم مەچوو بۆ دعوەتی خواردنەکە بچوو بەس بۆ شایەکە و هەڵپەرتێرەکە مناڵەکانتەوە بۆ ئەی خۆت تووشی گوناح مەکە دوعاکردن بۆ خزمەکانت لە پاشەملە مەلایکە ئەڵێ ئامین بۆ خۆیشی پرسیارکردن لە حاڵوباری ئابووری خزمەکانت حاڵوباری ئابووریان اقتصادیان دائیمەن بزانە من زۆر سەیرم تێ لە ناو خزمانە کابرا ئەگەڕێەوە مامۆستا وەڵی کەس دەست ناکرێت زەکاتی پێ بدەم بەخوا کەس نییە سەیرەکەی خزمێکی نزیکی حانە پاڵیا ئەکی کەوتووە ئەم ئاگای لێ نییە ئەمە پێی ناوەترێ خزمایەتی خزمە نزیکەکەت لە هەموو کەس ئەولاترە خزمەکەی پاڵت لە بیر مەکە دا ئەمە هۆکارەکەی چیەوە لە بیری کردە پرسیار ناکات حاڵوباری خزمەکانی نازانێت بۆیە ئاوا تووشیەوە بێ لە کۆتاییە بە ڕێزان ئەدەب لەگەڵ خزم و خوێشە تەنها ڕەوشتێکی کۆمەڵایەتی نییە بۆ معلوماتان بەڵکو عیبادەتە نزیکبوونەوەیە لە خوای پەروەردگار و هۆکاریشە بۆ ڕازیبوون و بەرەکەتی پەروەردگار هەر کاتێک پەیوەندی خزمایەتی و خێزانی پتەو بێت کۆمەلگاکەمان پتەوتر ئەبێ و بەهێزتر ئەبێ و خۆشەویستی و برایەتی لە نێوانمانە بەڵاو ئەبێتەوە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين